خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵ ئەو کارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی چیرۆکی موچە تەواو نابێ و ئێمەش هەمیشە بێ بەرنامەی لەسەر بکەین بۆی بتوانین زانیاری و بەڵگە و ڕاستی و دروستیەکان لە کوێن لەبارەی ئەو چیرۆکە تەواو نەکراوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ساڵانێکی زۆرە جیرۆدە کردووە. کۆمەڵێک ڕەهەندی جۆرا و جۆری هەیە بەڵام لە ئێستادا دوای ئەوەی کا بە بڕیاری دادگای یاخود لیژنەی تەحکیمی پاریس نەوت فرۆشتن لە هەرێمی کوردستان ڕاگیرە، هەرێمی کوردستان ئێستا چاوی لە دەستی بەغدایە. بە هەر جۆرێک بێت ساڵی ڕابردوویان بە سێمان قرتاندن و بە کۆمەڵێک دواکەوتنەوە تێپەڕان. لە ئێستادا کە خەریکە مانجی یەکیش لە ساڵی نوێدا کۆتایی دێت بەڵام موچە دابش نەکراوە. ئەمەش گرفتی گەورەی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە کە پێویست ناکە من باسی بکەم. ئێمە پرسیار دەکەین کە ئایا لە ئێستادا پەیوەندی بە شەریفناوەکانەوە هەیە لە ناو لیستی موچەدا یان پەیوەندی بە ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان و خراپی لیستەکەەوە هەیە یاخود پەیوەندی بە حکوومەتی عراقیەوە هەیە. لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی خولی پێشوو ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێشوو گفتوگۆکەین. سوپاس مامۆستا، سوپاس بۆ دەرفەتانە و پێزانینمان بۆی هەیە. سوپاس مەمنون. مامۆستا ئێمە زۆر جار لە هەر قۆناغێک بێ گفتوگۆمان ئەوەی دەرفەتت هەبوو بێ لەگەڵ جەنابتا کردووە. ئێستا دۆخەکە لە کوێ وەستاوە؟ مەسەلەن قەرزەکانمان زانی، مەسەلەن ناردن و نەناردن و بودجە و ڕێک نەکەوتنمان زانی. ئێستا ئەم دۆخە بۆ بەم چەق بەستویە گەیشتو بەڕێز مامۆستا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ کاکسانە، سوپاس بۆ کەناڵی کورسات. لە ڕاستیە دۆخەکە ئیتر گەیشتووەتە بمبەست وەک ئەڵێن بۆیە بێ حکوومەتی هەرێمی کوردستانی ئاعتراف بە واقعە تاڵە بکە کە حکوومەتداری بەوان ناکرێ و نەیانتوانیوە بیکەن و حکوومەتێکی خزمەتگوزار نەبوون. حکوومەتێکی حیزبی بووە تا ئەندازەیەکی زۆر، حکوومەتێک بووە لە ئاست چاوەڕوانەکانی خەڵکان نەبووە، حکوومەتێک بووە یاسا سەروەری پەیڕەو نەکردووە، حکوومەتێک بووە لە مەسایلی داهاتا شەفاف نەبووە، حکوومەتێک بووە کە نەیتوانیوە ئەوەی کە ئێڵێ بە لە سەر ئەرزی واقع جێبەجێ کات. ئەو فترە زەمەنیەی لە ساڵی 92 کە حکوومەتی کوردی دامەزراوە ئێستاشی لەگەڵا بێ 2023 لەگەڵا بێ نەیتوانیوە بەڵێنەکانی لەسەر هیچ ئاستێک جێبەجێ بکە، چ لەسەر مستەوای ناوخۆی خۆمان، چ لەسەر مستەوای علاقاتی ئەقلیمی، چ لەسەر مستەوای علاقاتی بە کام بەشێک بۆ لە دەوڵەتێکی فێدراڵی. بۆیە هەمیشەم حاوەلەی کردووە مشکینات بەکاربێنێ، داتا و بەیاناتی هەڵی داوەتە حکوومەتی ئیتیحادی وەکو باست کرد شەریفناوەکان. کۆمەڵێک خەفایا هەیە، کۆمەڵێک ئەسرار هەیە. حکوومەتی هەرێم ئەگەر سیرکەین لە ساڵی 92 کە 130,000 موچەخۆری هەیە، دوایە بێتە ساڵی 2000 بێتە 450,000، ساڵی 2012 ئەبێتە 667,000، لەپڕ لە 2013 بێتە 1,325,000، لە 2015 بێتە 1,255,000 و ئەوەندە. ئەگەر ئەوەی کە لە مەجای داتا و بەیاناتا و لە ئیقتصادا شتێکی خوێندبێت تێگام حکوومەتە هیچ بەرنامەیەکی نەبووە. ئەوانەی کە حکوومەتداریان کردووە حکوومەتدار نەبوون، ئەمانە بە قودرەتی قادر بە شێوەیەک لە شێوەکان هاتوونەتە سەر ئەم دەسەڵاتە و تاو ئەندازەی نغڕۆیان کردووە لە گەندەڵیە، نغڕیان کردووە لە ناشەفافیان، نغڕۆیان کردووە لە بێبەرنامەییە. ئەگەر بێبەرنامەیی نەبێ حکوومەتی هەرێم بوو ئۆگاتە ئەو دۆخەی کە ئێستا وەک جنابت فەرمووت سێ مانگ موچەی 2023 جگە لەوەی بە دەیان مانگی تر کە لە ساڵەکانی 2014 بەدواوە نیوە موچە و چارەکە موچە و نەدانی موچە و تەخیرکردنی موچە و مانکردن بە 45 دۆخەکە لە ئێستا دەوای لێ هاتووە هەمووان چاوەڕێی موازنەی 2024. موازنەی 2024 ئەبێ حکوومەتی هەرێم پێلەوە بنێ کە حکوومەتی کاربەڕێکە لە ئێستادا توانای نردنی قانونی موازنەی نییە بۆ پەرلەمان لە بەڕێوی لە ئەساس و پەرلەمانمان نییە. بۆیە ئەبێ هەش بوونیان نرد
ئەو کاتێک کە پەرلەمان هەش بوونیان نار ئەو کاتێک کە هەش بووە نەیانتوانیوە لە بودجەی 2013 نەیانتوانیوە تا 23 واتە 10 ساڵی ڕەبق هەرێمی کوردستان قانونێکی نەبووە داهات و خەرجەکانی تیا تۆمار بکە جگەل لەوەی ئەگەر مقارنەیە بکەیت لە نێوان ئەو حکوومەتە شپرزەی کە لە بەغدا هەیە لەگەڵ ئەوەی لای خۆمان کە لە 92 هەیە مەسەڵەن من بودجەی 2093 حکوومەتی هەرێمم لای یەک دانە وەرەقەی خۆرشیدیە بودجەی 96 بە هەمان شێوەیە بودجەی 97 بە هەمان شێوە دوو وەرەقەیە حتا ساڵی 2007 بودجە قانونی موازنە لە هەرێمی کوردستانە تەنها دوو لاپەڕێ تەنها لە ساڵی 2009 بەهۆی دروستبوونی ئۆپۆزیسیۆن و بەخۆکەوتنیان بودجەیان ناردە ناو پەرلەمان کە چەند کوڕاستێک بوو لە دوای ئەوەوە ئەگەر سەیری داتا و بەیاناتەکە بکەیت لە 2013 بودجە نەبووە یاسایەک نییە قاعدەیەکی اقتصادیمان هەیە ئەڵێ لا يمكن الصرف من خزانة الدولة إلا بموجب تخصيص ناکرێ هیچ پارەیەک سەرف بکرێ ئیلا بێ تەخسیس بکرێ لە حکوومەتەوە دوای تەصدیق بکرێ لە پەرلەمانە بۆیە ئەبێ لە بودجەی 2024 ئەو هێزە سیاسیانەی کە بەشدارن لە حکوومەتی ئێرە و ئەوانەی بەشدارن لە حکوومەتی بەغدا بیرێک لەوە بکەنەوە کە حکوومەتی هەرێم لە بەردەم ئیمتحانێکی زۆر سەختایە لە بەردەم هەڵوەشانەوە تا ئەو ئاستە کە عێراق چیتر هیچ حسابێک بۆ دەسەڵاتی سیاسی لە هەرێم نەکە وە خۆی ڕاستەوخۆ ناچار بێ موچەی هاوڵاتیەکانی بگەێنێتە فەرمانبەران و مامۆستایانەوە کە باشترین چارەسەر ئەوەیە ئەم موچەیە بکرێتە سیستەمێکی مرکزی عێراق موچە تەوزیعکە هیچ کێشەیەکی تیان نییە ئاخر کێشە بۆ سەروەری هەرێم دروست نابێت بە هیچ شێوەیە کێشە ینی تۆ سەیری ئەوانە بکە کاتی خۆی کە لە مەجلیسی حکم بوو بەرپرسی یەکەمی هێزە سیاسیەکان بەرپرسی یەکەمی هێزە سیاسیەکان ئەگەر عیب نەبێ ئەگەر سەروەری هەرێمی تێک نەدامێ موچەکەی لە بەغایە سەیری ئەو هەموو پەرلەمانتارانە کە لە هەموو هێزە سیاسیەکان لە مستەوای قیادیەن لە مستەوای مەکتەب سیاسی بوون لە مستەوای سەرکردایەتی بوون لە مستەوای کەوادری متەقدم بوون بە ئەوەی کە قسەیەکە لە ئێستەشدا موچەکەمان لە بەغدایە و سەروەری هەرێم تووشی هیچ گرفتێک نەبووە ئینتیماتان هەر بۆ هەرێم هەیە ینی من ئینتیمام بۆ حکوومەتی هەرێم نا ئینتیمام بۆ نیشتیمانێکە کە ئەو ناوچەیە تێژیم بۆ سەروەری هەرێم لە کەدار نەبووە بەوەی کە من موچە لە بەغدا وەرگرم بۆ فەرمانبەرێکی داما و کە موچەیەکی 500,000 هەبێ سەروەری هەرێم لە کەدارەکان ئەمە مزایەدەیەک بەغدا ئەو نیەتی هەیە مامۆستا بەغدا ئەو نیەتەی هەیە کە خۆی ڕاستەوخۆ موچە بدا چکە زانێ حکوومەتی هەرێم ڕاستگۆ نەبووە لەو بەیاناتێک کە تەقدیمی کردووە بەیاناتێک کات خۆی گەشتە لە ژنەی مالی لەلایەن جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە ینی بەیاناتەکە ئەوەنە شەرمهاوەر بوو ئێمە لە ڕاستیان لە بری ئەوان تەریقە بووینەوە کە نووسراوە بۆ سەرۆکایەتی هەرێم ملیارێک و ئەوەندەمانەوێ بۆ سلکی ئەمنی بۆ مامۆستا بۆ فەرمان بۆ ئەوە بۆ وەزارەت هێناوێت لە کاتێکە ئەمە بەیانات نییە بەیانات لە وەڵامەکەی وەزارەتی دارایی ئەگەر سەیریکەی ئەڵێ ئەمە داوای بەیاناتمان کردو ئەوان چوون تۆتەڵی گشتی موچیان بۆ نردوین کە ئەوانەوان پێویستە ئەمە گۆتەکاریە ئەمە نظامی ئیداری نییە ئەڵێ هیچ مەلاکاتێکی تیان نییە تەسنیف نەکراوە بە نێرینە و مێینە تەسنیم نەکراوە بە پلەی وەزیفی لە دنیا کاتێک کە تەعویزاتی مۆزەفین دیاریەکرێ کە لە موازنەی عێراقا بە جەدوەلی جیم هاتووە چەند ساڵێک بە جەدوەلی دال بۆ یاها بووە ئەگینا بە تێگڕا لە موازنەکانی عێراقا بە جەدوەلی جیم قوەی عامیلەی پێوترێ تەسنیفی کردووە هەموو پۆلێنەکان هەرێمی کوردستان لە هەموو موازناتە ڕقمێک هەیە لە ناو موازنەی عێراقا گویان نەداوەتە ئەو ڕقمەی کە هەیە لە بیریان چووە کە ڕۆژێک لە ڕۆژان عێراق مامەڵی ئەو ڕقمەیان لەگەڵاکە بۆیە ئێستا لە بریەوەی مامەڵی 1,255,000 کەس بکە مامەڵی 752,000 فەرمانبەری حەقیقیەکە لە کاتێکە هەرێم چاوەڕێی ئەوەیە خانەنشینەکانی پارەی پێ بدرێت لە کاتێکا ئەو خانەنشینانە حکوومەت قەرزاریانە چونکە پارەیان بە ئەمانەت داناوە لە سندوقێکە بەڵام حکوومەتی هەرێم خواردوێتی تەفرت و نایکردۆ ئێستا هیچ موچەیەک نییە بدرێ کە ئەمە خۆی بۆ خۆی لە مەسئلەی ئەماناتە کوفری بانکیە کە تۆ پارەیەک دابنی لە سندوقی ئەماناتە حکوومەت بێ دەستکاری بکە بەبێ ڕەزامەندی بۆیە بە بڕوای من باشترین چارەسەر ئەوەیە کە فەرمانبەران ڕاستەوخۆ موچەکان بکرێتە مەرکەزی هەموو عێراق
چۆن ئێستا عێراق هەموو محافظەکان موچەی ئەو خۆیان کە ئێستا باسیەوە کە مامۆستا لە چوارچەوەی یاسا بوو جێگیر نەکراوە ئەمە ڕێکێکێ زۆر ئاساییە کە زانە کە حکوومەتتی هەرێم موازنەی نییە موازنەی نییە تەخسیسی پارەیە کراوە بۆ موچەخۆران ئەو موچەیە ڕاستەوخۆ یان لە ڕێگەی وەزارەتەکانەوە بێت یاخود لە ڕێگەی مدیریاتی عامە بێت بۆ نمونە وەزارەتی تەربیە ئەزانێت چەند مۆزەفی هەیە ئەزانێت چەند مامۆسای هەیە ئەزانێت چەند کارگوزاری هەیە و ئەزانێ موچەکانیان چەنە تۆتەڵی پارەکە لە ساڵی 2007 ئێمە لەگەڵ عەبادی ڕێککەوتین لەبەرەوەی ئەو کاتە زەمانێکی زۆرە هەرێم لەسەر موچە کێشەی هەیە لەگەڵ عەبادی ڕێککەوتین کە بۆ ئەوەی هەرێم ئینهیار نەکا دوو سێکتەر زۆر گرنگن لە هەرێمە سێکتەری پەروەردە لەگەڵ سێکتەری تەندروستی ئەو کاتە عەبادی بڕیاریدا بەس لەبەرەوەی حکوومەتتی هەرێم لە خەمی خەڵکانە بوو لە خەمی موچەی خەڵکانە بوو هیچ سابانقێکیان نەدا بە حکوومەتەکەی عەبادی بە پێچەوانەوە چوون لەگەڵ عەبادیە ڕێکەوتن لەسەرەوەی پشتگیریەکەن بۆ دەورەیەکی تر بەڵام ئەو پارەی بخات سەر حسابی حکوومەتتی هەرێم لە 2010 ئەوە بوو بە ماوەی 8 مانگ 370 ملیاری نات بۆ هەرێم بۆیە زۆر ئاساییە ئەو موچانەی کە ئێمە چۆن لە بانقەکان وەریەگرین و لە هەندێک فەرمانبەر ئەچنەوە لە بەغدا وەرێگرن هەیە لە کەرکووک وەرێگری فەرمانبەرانی هەرێمیش مەسەڵەن وەزارەتی تەربیە سێ مدیر عامی هەیە سێ مدیریەی عامی هەیە هەر مدیرەی عامێک 4 مدیرەی عامی هەیە هەر یەکان ژمارەی فەرمانبەرانی خۆیان نەزان مەلاکاتی خۆیان نەزان ئەو بڕەپارەی کە پێویستە بۆ موچە ئەتوان تەزوید کرێن لە ڕێگەی بانکێک لە بانکەکان کە لە سلێمانیە لە هەولێرە لە دووە کە لە هەڵەبجەیە زۆر بە ئاسایی ئەو قەزیە مەسئلەکانی دیکە مێنێتەوە کە داهاتی ناوخۆیە و داهاتی نەوتە و داهاتەکانی ترە ئەوە ئەکرێ بەڵام بە هیچ شێوەیە ناکرێ قوتی خەڵک بکرێتە قمار و بەرپرسانی مامۆستا بەپێی ئەوەی کە مامۆستایەکی زانکۆ بۆ دەنجی ئەمریکا قسەی کردووە ئەڵێ بەغدا ئێوێ سەروەریەکەی بە پارە بەدەست بێنێتەوە لەلایەکی ترەوە مەسەلەن هەرێمی کوردستانیش ئێوێ موچەخۆران یان موچەی موچەخۆران وەکو ئێستا باسمان کرد ڕادستی بەغدا نەکا بۆی سەروەریەکەی لە کەدار نەکا ئێمە بەڕێزت تەوزیعدا کوتت کە خۆم ئێستا کە موچە لە بەغدا وەرەگرم ئینتیمان بۆ خاک و نیشتیمانەکە هەر هەیە بەدەیان پەرلەمانتار بەدەیان زیری پێشوو بەدەیان ڕاستی یانی ڕاستیەکەی بەغدا ئەوێ سەروەری خۆی بە پارە وەرگێت یانی ناسەروەری بەغدا ئێستا کوێی بوێ لە هەرێمی کوردستان ناتوانێت بچێ بۆی واتوانێ گەورەترین فشار دروستکە هەر سبەینێ هەموو خاڵە گومرگیەکان هەموو نقطە مەرزیەکان بە بڕیارێکی مرکزی دابخا فڕۆکەخانەکان دابخاوەکو لە 2016 دایخستن ئیتر سەروەری هەرێم لە دەست بەغدایە بۆ هەرێمەتوانێت ڕێگری بکات لەوەی بەغدا ئیجرعات نەکا بەرامبەری کاک زانا دڵنیا بە لەوەی ئەوە جارە نەگەیشتوەتە ئەو قۆناغێکەوە ئەمری قەبزی هەندێک لە بەرپرسان دەربچێ ئەگینا لە ئێستادا ئەمری قەبزی جەناب یا کەسێکی ئاسایی دەربچێ پۆلیسی پارێزگا پۆلیسی فیدراڵی ناوێ هەر پۆلیسی و پارێزگایە ڕێک قۆڵبەس یەکەن وی خەنە سارەوەی نێرنەوە بۆ بەغدا بەزەوە ماویەتی ئەو بەرپرسانەی کە بوونەتە هۆی گەندەڵی ئەو بەرپرسانی کە مخالفەی مالیان کردووە ئەگاتە ئەو قۆناغش کە ئەوانە ڕوبەڕووی دادگا بکرێنەوە باشە مامۆستا بەکاتە ئێستا ئەوەی کە لێرە ئەوەی سەبارەت بەوەی هەرێم سەروەری نییە سەبارەت بەوەی هەرێم سەروەری نییە هەرێم ئەوێ مزایەدە بکا بەو قەزەوە قوتی خەڵک لە دەستیا بێ بۆ ئەوەی خەڵک ناچار بکات چۆنی بێوا دەنگ بدەن ئەگینا مەسلەی سەروەری نییە ئەگەر هەرێمی کوردستان لە پاراستنی سەروەریە بواە لە پاراستنی شکۆی خەڵکا بواە نەیەهێژ هەرێم گاتەم ئاستەی کە ئێستا خەڵک چاوەڕێی دەستی بەغدا بکە و نەیەهێز چاوەڕێی ئەوە بکەن کە خەڵک بکڕوزێتەوە نەیەهێز چاوەڕێی ئەوە بکەن کە خەڵک تەمەنا بخوازێ لە وڵاتێکی تر وایە و لە هەرێمی کوردستان نەبوایە ئەو هەموو گەنجە سەری خۆی هەڵگرت ینی ئەوە خەلەلی گەورەیە لە سەروەری مامۆستا ئێستا ئەوەی کە هەیە پەیوەندی بە فرۆشتنی نەوت و بەنانەوتی ئەوانە نیە پەیانی هەر بەڕاستی کە ئەوترێ مەسەلەن تەیف سامی و توێتی پەیوەندی بە شەریف ناوەکانەوەی مەسەلەن ئەوە زۆر باو لە سوۆشیال میدیاڵێن شەریف ناوێک لە سێ وەزارەت ناوی هەیە ئەڵێ مردووشە زافەیەکیان کردوڵێن شەریف مردوو ڕاستی ئەم داتانێ سەقەتی ئەم داتانەیە ڕاستیەکەی داتا و بەیاناتەکانی عێراق خۆی ئەوەنە دەقیق نییە ئەوش بڵێم خۆی ئەوەندە دەقیق نییە تا تەیف سامی ئێستا بێت توانج لە داتاکانی هەرێمی کوردستان داتاکانی هەرێمی کوردستان هیچی بەسەر هیچ چۆن نییە بەس داتاکانی عێراقیش ئەوەندە دەقیق نین خودی تەیف سامی کە لە ناو لیژنەی مالیا چەند جار مناقەشەمان بووە بەیەکۆ
کە کۆمەڵێک مەبالیغی مالی دائەنا بۆ نمونە لە ساڵی 2019 بڕی 41 تریلیۆن دینار دانرابوو بۆ تعویزاتی مۆزەفین لە 21 بوو بۆ 53 تریلیۆن دینار کە ڕوبەڕووی یەک بووینەوە وتم لە 2020 ئەمە موازنەمان نەبووە مۆزەفی زیادی نەکردو ئەگەر کەمی نەکرد بێ و خانەنشین نەبوو بێ ئەو 10 تریلیۆن دینار ئەو 11 تریلیۆن دینارە لە سەر چه ئەساسێک داناوە بۆیە تەیب سامی لە ئەو مەسلەی داتەوە بەیاناتە ئەویش ئەوەندە با بڵێن بێکەم و کوور نییە وەزیری پلانی عراقی لە تەسریحێکی زۆر مەشهوریە ئەڵێ من نازانم وەزیری پلانم خالید بەتال ئەوەی خولی پێشوو ئەڵێ من نازانم تا ئێستا فەرمانبەرانی عراق ژمارەیان چەنە و بە دڵنیاییەوە من متابعە و هینی ئەوەم کردووە نامەم ئاراستەی وەزارەت کردووە کە قوێی عامیلەی خۆتانمان بۆ بنێرن کە نردویانە لەگەڵ وەزارەتی دارایی لەگەڵ ئەوەی وەزارەتی دارایە زۆر جیاواز بووە کەواتە بوونی شەریف ناوێک چەند شەریف ناوێک پاساو نییە بۆ ئەوە بەڵام لە ڕاستیە هەرێمی کوردستان ئەوەی کە کردوێتی کاکزانە من بە برادرانی هەرێمی کوردستان ئەڵێم بەس بڕۆن بەو فترەکەمەی کە موازنەتان هەبووە بە تایبەتی موازنەی 12 11 10 9 سەیری قوێی عامیلەی خۆتان بکەن بزانن چیتان نردووە بۆ بەغدا لە 2012 کە موازنەیان نردووە و داتا و بەیاناتیان نردووە لە هەرێمی کوردستان 32 یا 33 مدیر عام دەرەجە ئەلفیان هەیە بەڵام کە نردویانە بۆ بەغا 7 مدیر عام دەرەجە ئەلفیان نردووە بۆ بەغا کە ئەمە خۆی بۆ خۆی واتە کۆمەڵی مدیر عام دەرەجە ئەلفی نردووە بۆ ئەوێ بۆ ئەوەی زۆرترین پارە بێتە دەستی بەڵام لای خۆی ئەوەنە نەبووە لە کوێی دنیا هەیە لە کوێی دنیا هەیە ئەوانەی موچە وەرەگرن لە وەزارەتی پێشمەرگە لە 4 ملیۆن 433 هزار کەس موچە وەرگرن لە وەزارەتێکەوە ئێمە ئەوەندە پێشمەرگەمان پێویستە لە کاتێکە ئەگەر سەیری داتا و بەیاناتەکان بکەی لە بایۆمەتریەکان 266 هزار کەسن لە تایبەت و دەنگدانە 75 هزار کەسن بۆ موچە وەرگرتن 433 هزار کەسن کاتێک کە ئەمریکیەکان پێویستیان بەوە بێت تەمویلیان بکەن 60 هزار کەسن ئەمە لە کوێی دنیا هەیە کە هەرێمێکی چوار پارێزگایی 400 هزار عراقی شۆمانە ئەزانێ بۆیە کەم کورتەکانی خۆی نابینێ دێ ئەو یەخی هەرێمەگرێت ینی عراق لانی کەم دەستگایەکی هەیە وەکو دیوانی ڕقابەی مالی دەستگای نەزاها ئەگەر متابعی سایتەکەیان بکەین ڕۆژانە خەڵک ڕوبەڕووی وەزیر ڕوبەڕووی دادگاکەنەوە تەقاریریان هەیە بەس پێم ناڵێ کاکزانە دیوانی ڕقابەی مالی لە ئاستی ئەم هەموو گەندەڵی لە هەرێمی کوردستانە هەیە نەزاهەی ئەمە لە ئاست ئەم هەموو گەندەڵی لە کوردستانە هەیە کام بەرپرسی دا بە دادگا لە بەغا لانی کەم لە هەندێک خولەکانە مەسەن وەزیر سەحبی سیقەی لێکراوە بۆ نمونە وەزیری دیفاع لە خولیسیا سەحبی سیقەی لێکرا وەزیری دارایی لە خولیسیا سەحبی سیقەی لێکرا هەیئەی ئیعلام و ئیتصالات سەحبی سیقەی لێکرا لای ئێمە کاتێک هیچ وەزیرێکی سیجواب کراوە بالعکس لە حکوومەتی پێشوە لە کابینەکەی کاگنێچیرا هەر ئەمری کردو هیچ وەزیرێک نەچنە پەرلەمان و بە هیچ شێوەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئامادە نەبوو بێتە ناو پەرلەمان و تەوزیع بدا لە پەرلەمانی عێراقا بەدەیان جار کازمی لە پەرلەمان هاتووەتە پەرلەمان عادل عەبدولمەهدی هاتووە عەبادی هاتووە محەممەد شیع سوودانی هاتووە ئەو جیاوازیە ئەبێ خەڵک نادیدەی نەگرێ ڕاستە گەندەڵی هەیە ڕاستە ناشەفافی هەیە ڕاستە بەهەدەردان هەیە ڕاستە هەموو ئەوانە هەیە بەڵام مقارنەکردنی حکوومەتی هەرێم بە حکوومەتی اتحادی مقارنەیەکی نەگونجاوە ئێستا ئەوەی کە زانیاری بەڕێستان بێ ئەو 680 ملیارد دینارە ئەنێرن کە ناینێرن مەسەلەکە چیە مامۆستا ئەوان ڕەبتیان کردووە بەوەی ئەوان بۆ کێی بنێرن کاکزانە نابێت 680 ملیارد دینار بینێرن بۆ فەرمانبەر کام فەرمانبەرە ئایا هەرێمی کوردستان بە کەیف خۆی تەوزیعی بکە یا ئەو فەرمانبەرانەی فعلین ئەو فەرمانبەرانەی لە ناو قانونی موازنات تەسبیت کراون کاکزانە لە ساڵی 2006 یەکەم موازنەی دوای ئازادبوونی عێراق ژمارەی فەرمانبەران ژمارەی فەرمانبەرانی هەرێم 557,031 کەسە ساڵانە کە لە ناو موازنەی اتحادیە با بڵێن مۆزەفی تازە زیاد کراوە نیسبەیەک دانراوە بۆ کورد کە لە سا حەڤە بووە مەسەن ئەگەر 100,000 بوو بێ 70,000 دانراوە ئەگەر 50,000 بوو بێ ئەوە نزیکەی 9,000 دانراوە بیرم دێ جارێکیان 58,000
فەرمانبەر بوو 8,000 دانرابوو بە هەرێمی کوردستان، جارێک 50,000 بوو تەنها 2,000 دانرابوو، جارێک 7,000 دانرابوو. ئەمانە وردە ساڵ بە ساڵ خراوەتە سەر ئەوەی هەرێمی کوردستان. بۆیە لە موازنات ئەگەر سەیری ڕقەمەکان بکەیت حتا 2011 ساڵانە زیادی کردووە تا 667,000 لە 2011 بووە تا 680 و 2021 لە دوای ئەوە ئەحداسی وەزیفی تاعیناتی تازە نەبووە و هەرێمی کوردستانیش بەیاناتی نەناردووە. بۆیە لە 2011ەوە حتا وەکو 2023 680 ئەوەنە هەزارە ئەوان مامەڵە لەگەڵەوە کرد مامەڵە لەگەڵ ئەو ڕقەماکەن کە لە ناو موازنات تەسویت بووە، چونکە ئەو ڕقەمەیە کە قانونی موازنە بووەتە غیطا بووی. هەرێمی کوردستان هاتووە 500,000 کەسی بە کەوادری حیزبی و خانەنشینی نایاسایی و چوزانم کوردانی سووریا و کوردانی تورکیا و کوردانی ڕۆژهەڵات و هەموو ئەمانەی تێکەڵ کردو هەریەکە بە ناوێک و حکوومەتی عراق بەرپرسیارەتی ئەوە هەڵناگرێت کە هەرێمی کوردستان کردوێتی بەبێ بەرپرسیارەتی. حکوومەتی هەرێمی کوردستان نەگەڕاوەتەوە بۆ قانونی موازنەی عراق و بۆ قانونی موازنەی هەرێمی کوردستان. لە 2013ەوە کاکزانە ئایا تاعیناتی تازە هەبووە؟ مەگەر بۆ سوچی سەربازی یا هەندێک گرێبەست هەندێک گرێبە ئەوانەی کە خانەنشین کراون نابێ بەدیلەکانیان بچنەوێ لەبری ئەوەی ڕقەمەکە کەم کا زیادی کردووە. لە 2013 وتم بووە ملیۆنێک و 300 لە کاتێکا لە 2012 667,000 کەسە، لە 2015 بووە ملیۆنێک و 200 ڕایەوەیەوان خوێن هەموو ئەمانە ئەبێ غیتاءێکی قانونیان هەبێت دامەزرابن. هەرێمی کوردستان لە 2013 هیچ غیتاءێکی قانونی نییە بۆ دامەزراندن، کەواتە ئەوەی کراوە بە مەزاجی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سافی وەزارەت کە جێگرەکەیەکە و هەموو سافەکە ئەویش دابەش کراوە لە بینی ئەو حیزبە پێکهاتانەی ناو حکوومەتی هەرێم. ئەوەندە 1000 بۆ حیزبی حاکم، ئەوەندە 1000 بۆ حیزبی جێگری حاکم، ئەو حیزبانێکی کە بەشداریان کردو شتێکیان بەرکەوتۆ بۆیە ژمارەکە تێپەڕیوە لە حەدی معقول. حکوومەتی ئیتیحادی تعامل لەگەڵ ئەو ژمارایەکە لە ناو موازنات تەسویت بووە. ئێستا چارەسەر چێ مامۆستا ئەگەر ڕاست چارەسەر ئەوەیە ببورە ئاوکەت خۆ بۆی چارەسەرێک هەبێ بۆ دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ یەگەر وەکو فشاریش بێ فشارێکی میدیایی بێ دوای بگوازرێتەوە بۆ شەقام لەسەر هەرێم کە ئەو بکات نەوەک ئەو دەستی چارەسەر ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئاعتراف بکە بەوەی شکستی هێناوە و داوا بکە لە حکوومەتی ئیتیحادی ئەوەی کە کراوە هەڵەیە تەحملی مەسئولیەتەکەیەکە ئەوانەی کە کردویانە لە سەرۆکی حکوومەتەوە نزولا إلى آخر كسكا برپرسیارەتی هەبووە فەرموو حکوومەتی ئیتیحادی ئەمە داتا و بەیاناتی حەقیقی فەرموو موچەیان بەرێ موچەکە ئەو کاتە یا لە ڕێگەی وەزارات و ئەگەر حکوومەتی هەرێم ڕازی بێ یاخود لە ڕێگەی مدیریاتی عامۆ ئەو وەختە فەرمانبەران یا بە کیکار دووەریەگرن وەکەوەی عراق یاخود ڕاستەخۆ لە یەکێک لە بانقەکانە وەرێگرن غەیری ئەوە چارەی تر نییە و حکوومەتی هەرێم ناتوانێ موچەی موچەخۆران دابینکە شکستی هێناوە وەک ڕۆژی ڕووناکە بەسەڵێن ئێستا 500 ملیار هەیە لە داهاتی ناو خۆلەوە یان ئەوەش ناتوانێت ئەوە مزەکەرەیەک بۆ 350 ملیارە مانگانە لە مانگی حوتۆ حسێبی کە ئەوە 5 ئەوە 350 ملیاریە کوا ئەو نەوتەی کە ئیفرۆشن بە پاڵاو گەناو خۆیەکان کوا ئەو زەری بە زەبەلاحی کە لەسەر خەڵکیان کردووە کوا لەبەرەوەی بەشداربووانی حکوومەت تەفروتونای ئەم داهاتە ناوخۆییان کردو بۆ ئەوەی نابێ خەڵک بێدەنگ بێ لە ئاس ئەم بەهەدەردانە و حکوومەتی ئیتیحادیش نابێ بێدەنگ بێ لە ئاس ئەم بەهەدەردانە بۆیە بێ بە هەموو مەسەلەی تعدیلی یاسای بوجە لە مۆزوعەکە یاسای بوجە تعدیلەکەی ئەوەیە بێ کەوا فەقەرەیەک ئیزافە بکەن کە حکوومەتی ئیتیحادی خۆی ڕاستە خۆ موچە بداتە فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو لە مادەی 30 دەستورا هاتووە عراقیەکان متەساوین لە بەرامبەر قانونە هەموو ئەرکومافێکی مافێکیان هەیە بەسەر دەسەڵاتەوە لەوە زیاتر ناکرێت بۆ چونکە حکوومەتی هەرێم لە چی موچە بدا ئەوەی کە هەیە تەفروتونایەکە تەخشان و پەخشانیەکە ئەیداتە بەرنامەی ئینتیخابی ئەیداتە کڕینی دەنگی خەڵک ناتوانێت خزمەتی هاوڵاتیەکانی بکە ئەوەی کە ئەتوانێت بەم مەسئولیەتە بچێت حکوومەتی ئیتیحادیە هەرێم ئەیەوێ ئەم دەسەڵاتەی لە دەست نەچێ بۆ ئەوەی بتوانێت سبەینێ ڕێپێوانێکیەوێ فەرمانبەران بە زۆر بێنێتە سەرجادە دەنگدانیەوێ بە زۆر دەنگیان پێ بدا بۆ حیزبەکەی خۆی کە ئەمە ڕەنگە ئەمە کۆتا قۆناغ بێ کە ئەم هێزە سیاسیانەی بەشداربووی حکوومەت بتوان ئیسفادە لە دەنگی بەڵام باز لەوە کرێکە لە نەفەقاتی فعلی و ئەوە جیا بکرێتەوە بۆی هەرێم بڕەپارێکی بۆ بکەن نزیکە لە تریلیۆنێک دینار و
ئەمانە هەموو پارەیەکی عراق کاکزانە لە مقابلی ڕادەستکردنی داهاتی هەرێمایە داهاتی اتحادی و داهاتی غێری اتحادی تا ئەوە ڕادەست نەکەن حکوومەتی اتحادی بە هیچ شێوەیە بەرپرسیار نابێ و ناچێتە ژێرباری ئەوەی پارە بنێرێ بۆ هەرێم بە بەلاش بە پێچەوانەوە لەو ماوە ڕابردووەی ئەو 600 ملیارانەی کە داوێتی بە قەرز ئضافەتەن ئیلا ئەو قەرزانەی لای حکوومەتی هەرێم بووە دیسان لە ناو موازنادایانەیە کە ئەبێ مانگانە حکوومەتی هەرێم ئەوەی ئاگادار بن مەسەل ئەو لیژنە موسەغەرانەی کە دروست کرا لە دارایی و لە ماوەی پشووی پەرلەمانی ئەو ئامادەکاری بۆیان هەرێمی کوردستان ئاگام لە هەموو قەراراتەکان هەیە دەوای چیان لێ کردوون ئەسڵەن ئەوەی کە ئەوان دەوایان کردو ئەمان نەیانداوە مۆزەفینیان بە تەناوتیانە ئەوە نە مەعاشمانەوێ داتاو بەیانات طیف سامی هەڵێ تەنها 300,000 موچە خۆریان فەرمانبەریان پێداوین تا ئێستا ئەوەتانێ ئەو توانجانەدا کە باز لە شەریف ناوەکانەکە کە ئەو قەزیێ بۆیە هەرێمی کوردستان ئەیتوانی تعدیلەکە زۆر تعدیل نابێ تعدیلەکە ینی هەندێک باز لەوە کەن کاچێتە موازنەی حاکیمەوە بە بڕای من موچە ناچێتە موازنەی حاکیمە چونکە موچە تعویزاتی مۆزەفین مەبلەغێکە 6 تریلیۆن دینارە دانراوە تەنیا ئەتوانرێ ئەو مەبلەغەی دانراوە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕێی ئەو بەیاناتە حەقیقیەی نەک بەیاناتە تەزویرەی کە هەرێم تەقدیمەکە ئەو بەیاناتە فەیکەی کە هەرێم تەقدیمەکە بەیاناتی حەقیقی باتە حکوومەتی اتحادی بڵێ ئەمە بەیاناتی منە فەرم خۆتان موچیان بۆ دابین بکەن اینجا لە ڕێگەی کار دۆیکەن یا مدیریاتی عام یا وەزارەت ینی ڕێگەی یەکەم و دوم و سێم هەر ئەوەیە باشە ئەگەر ئەو ئێستا مەسەلەنەوە مانجی یەکە و موچە نییە ئەوە باسیەوەکەن 680 ملیارەکە لە ئامادەکاری بۆ ئەوکرێ و ڕێو شوێنەکانی داوای مەلاکاتیان کردو هەرێمی کوردستانش مەلاکات نادا لەبەرەوەی دەسەکەی کەشفە بێ مەلاکاتی چی بدا لە کاتێکە ئەزانێ ئەوەندە هزار کەس لە سوپایەکە لە ڕۆژاوای کوردستان دروست کراوە ئەوەندە هزار کەس لە باکوور دروست کراوە بە ناوێک لە ناوەکانەوە ئەوەندە هزار کەس لە ڕۆژهەڵات و دروست کراوە ئەوەندە هزار کەس لە فلان شوێن دروست کراوە ئەمانە هەموو کەشفە بن بۆیە حکوومەتی هەرێم ئێستا لە بینی بەرداشتی وایە داتا و بەیاناتەکانی کەشف بن یا هاوڵاتەکانی بێموچە بن ئەوەی هەڵبژاردووە کە هاوڵاتەکانی بێموچە بن ئەمە حقیقەتەکەیە ئەوە حقیقەتەکەیە یعنی مامۆستاگەر حکومەتی هەرێمی کوردستان لە بەرپرسانی حکوومەتی هەرێم بێتە سەرخەت بابزانین غێری ئەمە هیچی تر هەیە ئەوە نییە مەسەلەن ئەڵێن بەغدا پەڵپمان پێگرێ بەغدا مشکلەمان بە دروستەکاگەرە و بەیاناتانەش هەموو تەسلیم بکەین دینارە فەرمووس کاکزانە من موازناتە هەموو بۆێنم ئێستا لە سیارەکەما هەیە هەموو موازناتە بۆێنم ئەو ڕقەمانێک کە لە ناو موازنەی اتحادیە تەسبیت بوون تا 2023 ئەوە لای بەغدا ڕقەمی ئەسڵیە ئەوەی دیکە لای حکوومەتی هەرێمە بە کەیفی خۆیان بە بێغی تایم یعنی ئەگەر بە جۆرێکی تر بڵێم ئەوە بە سەر چووکە بەغدا بڕێک پارە بنێرێ بڵێ ئەمە پارەی ئێوێ و اینجا ئەوان چۆن دابش ئەوە بەسەر چوو کە لە تارەکە کاتی خۆی کە پارەیان بۆ ناردن سەردەمی برێمەر چەند ملیارێکیان بۆ ناردون هەر لە ناو تارەکە 43 بە 57یان کردو ئەو سەردەمە بەسەر چوو ئەو سەردەمە بەسەر چوو کە بڵێن هەرێم تۆ داهاتەکە چەنە ئەیانوت ساڵانە ئێمە 400 ملیارە ئێستا چون ئیقراریان کردووە کە مانگانە 350 ملیارمان هەیە ئەوە بووەتە مزەکەرە ئەوە واژووی لەسەر کراوە کە ئێستا بووەتە ماڵ لەسەر خۆیان چوون و توانە 430,000 بەرمیل لەوت ئەتوانین دەرکەین هەموو ئەمانە لە پێش ئەو 430,000 ڕۆژانە وتەبێژەکەی حکوومەت ئەوەی ئەم کابینەی پێشونا پێشووتر هەموو ڕۆژی ئەیوت ئێمە 400,000 بەڵێ 500,000 600,000 ئاشتی هەورامی بە ئاشکرا هەوارێکرێ 1 ملیۆن بەرمیل لەوت ئەتوانین دەرکەین و بیفرۆشین و موازن هەموو ئەمانیان بۆ کردوونەتە ڕقەم و ئێستا پیانە فرۆشنەوە ئەوە فلان ئەگەر نەوت ئەڵێن طبعا نازانم ڕێگەی فرۆشتنی نەوت نزیک بۆتەوە یان نزیک نەبۆتەوە یان هەر ئالۆزیەکانی ماوە ئەو کاتە کە بفرۆشێ عێراق سەرپەرشتی داهاتەکەیەکە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە ناتوانێت دیسان مەوزوعی بەیاناتی معاش و قایمەی موچە دێتەوە یعنی ئەو قەزیە بڕی نەوتەکە یەکێک لەو قەزانەی کە لە ناو موازناتە هەیە فرۆشتنیەتی لە ڕێگەی سۆمە حکوومەتی هەرێم هەموو جارێ جۆرێک لە تەشقەڵی کردووە بە حکوومەتی اتحادی ئیتفاقی کردووە تا ئەوەی بڕەپارەیەکی دەستکەوتۆ دوای پاشگەز بووە تۆ لێ ئیتفاقی 2015 کە هەرێم 550,000 بەرمیل نەوت بە مانگی یەکەم 150,000 دا ڕۆژانە مانگی دووەم کردی بە 216,000
مانگی سێم کردی بە 186,000 مانگی سێم کردی بە 216,000 مانگی جوارم کردی بە 400,000 بۆیە عبادی بە پێی ئەو نەوتەی ئەندا پارەی ئەناردبوویان تا دوجار لە مانگی شەشە ئابووری سەربەخۆیان ڕاگەیان کە قوڕیان کرد بەسەر میلەتی هەرێمی کوردستان. ئەگەر 680 ملیاری باسەکرێت کە نزیک بۆتەوە و بگات ئەو بە چ ناوێکەوە دێت بە ناوی تاویزاتی مۆزەفی نۆدێ بۆ ئەو مەلاکاتە بۆ ئەو مۆزەفانەی کە مەلاکی فعلین لە هەرێمی کوردستان کە بەش ناکەوە بە داهاتی ناوخۆ ئەوە لە ڕێگەی داهاتی ناوخۆچکە ئەمان وتویانە ئێمە 900 ئەوەندە ملیارمانەوە بۆ موچەی موچە خۆرە 12 ملیار ئەوان بایی 752,000 ئەنێرن ئەڵێن خۆشتان لەوەی کەوا بە ناقانونی کردوتانە موچەی ئەوانی دیکە بان بۆ ئەوی 900 ملیارەکە ئیتر پرۆژە و ئەوانە خۆمان مشکلیان نییە پرۆژە یعنی عراق مامۆستا با پرسیارێ بکەین ڕەنگە زۆر کەس مەسەلەن لە هەندێک لایەن بڵێن ئەوانە هەر بۆ حکوومەتی عراقیە پۆشن و ئەوە تا ئەمە نەوتمان ڕادست کردو پرسیارێکی تەقلیدی هەیە زۆر جوابی نوێنەرەکەی حکوومەتی ئیتیحادی بنەوە کە لە ناو محکمەی ئیتیحادیە وتی هەرێم ئیدعایەوە کە نەوتی ڕادست کردووە نەوتی ڕادست نەکردووە جگە لە 50,000 بەرمیل نەبێ جوابی طیف سامی بنەوە کۆ لەوێ کۆمەڵێ وەزیر و گزیر و مدیر عام و وەکیل و ئەوانەمان هەیە فەرمو جوابی بنەوە یا لە ترسی موچەکەی خۆیان لەوێت تووشی محاسە نەبن کەسیان جورئەتی ئەوە ناکەن کە جوابی طیف سامی بنەوە بڵێن چوار بەیاناتی حکوومەتی ئیتیحادی وەرگن بڵێن ئەو بەیاناتی ئێوەش ناتەواوە جورئەتی ئەوەیەکەن بەیاناتمان بۆ وەرگتن کاتی خۆی کە ڕێژەی هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان لە سا چواردەیە بە دوو واژووی جیاواز لە سەردەمی خالد بەتالا ئەوەمان کردووە لە سەردەمی وەزیری پلانی پێشوە ئەوەمان کردووە ئێسەی و ئەو ساژ نەیانتوانی ئەوانەی لە حکوومەتان ئەو ڕێژەی 12.67 گەڕنە بۆ ڕێژە حقیقەکەی کە لە وەزارەتی پلانی حکوومەتی ئیتیحادیایەکە هەرێمی کوردستان لە سا چواردەیە نەیانتوانی سیادی یەک فەقەرەی لێکە بکەن زۆر قسەیەکەکە دەرخواردی خەڵکی هەرێمی کوردستانی دەڵێن بەغدا بڕیاری داوە خەڵکی هەرێمی کوردستان برسیکا و سیاسەتی دەست پێچەوانەوە کاکزاناگیان ئەوەی کەوا سیاسی شیعە لە پشتی طیف سامی ئەوانەیە نایڵە دەستی سیاسی هەیە بەڵام دەستی سیاسی نەتیجەیە دەستی سیاسی سەبەب نییە بەهۆی ئەو هەڵوێستانەی هەرێمی کوردستان ساڵێک ئابووری سەربەخۆ ڕاگەیەنێ بەبێ ئەوەی بنەمای هەبێ ساڵێ ڕفراندۆمەکە بەبێ ئەوەی توانای هەبێ ساڵێن با بڵێن خۆی داهاتی ناو خۆ سەرفەکە هەر ساڵێ و کێشە و گرفتێکیان دروست کردو ئەوە نەتیجەی ئەو سیاسەتە چەوتانەیە کە ئەوان کردوانە بە کەیفی خۆیان خەڵکیان دامەزراندووە بە کەیفی خۆیان سوپایان فراوان کردووە جیهەی ئەمنیان فراوان کردووە بۆ پارێزگاری خۆیان ئەگەر بڵێم سیاسی نییە ڕاست نییە بەڵێ خواستێکی سیاسی لە پشت ئەوەیە بەڵام کێ بەهانەی داوە ئەو هێزە بەشداربوانەی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجە یەکەم بە دەرەجەی دووەمی ژێکێتی نیشتیمانی کوردستان قبوڵی بۆ ئەو بەهانانەی کە دراوەتە حکوومەتی عراق ئەو دوو هێزە بە دەرەجەی ئەساسی لێی بەرپرسیارن بۆیە ئەوانی تر شەریکی بە حەزمی خۆشتی بەرەوەی ئەوەی کەوا بەشدار بووە لە حکوومەتە لە هەر مەرحلەیەکە بە حیزبەکەی منیشۆ تەحملی ئەو مەسئولیەتەیەکە بەڵام ئەوەی کە ئێستا ئەو ئەکرێت حکوومەتی ئیتیحادی تەعامل لەگەڵ ئەرقام و داتا و بەیاناتەکە تەعامل لەگەڵ ئەوەیەکە بە داتا و بەیانات ئەدگرێ بە داتا و بەیانات گرتوونی بە داتا و بەیانات کە خۆیان تەقدیمیان کردووە کاکزانە سەیری موازنەی هەرێمی کوردستان کە لە 2012 لە 2011 لە 2010 لە 2009 هەموو ئەو بەیاناتە هی خۆیان بووە کات خۆی نردووانە بەردەوام بەیاناتیان نردووە من عەرزم کردی بەیاناتیان نردووە لە ڕێگەی آخر بەیانات کە کاتێک ئێمە لەوێ ساڵی 2021 جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە واژووی یاقوبا داتۆتە لای ئێمە کە بەیاناتەکەمان لای وێستا لە سێرەکەیە پێماگەر حەزم پێ ئەنە بەرنامەکە نابڕین دڵنیا مامۆستا بەڵگانت لایە ئەبڕۆ لە سیمینارێکە لە درۆ خستۆتە ڕوو زۆر باشە مامۆستاکەواتە ئێمە ئەگەر بە حەقیقی بێڵێن ینی پێویست ناکە من ئەمەوێ بۆ بینەری خۆم شتێکی حەقیقی و ڕاست وەرگرم جگەلەوەی کە ئەو داتا و بەیانانە بە تعدیلی یاسای بودجە بە فرۆشتنەوەی نەوت بە ئەوەی کە هەموو هەرێمی کوردستان خۆی ڕێخاتەوە مزاهرە بکە هەموو ئەو ڕێگانش بگرێتە بەر هەتا بەیاناتەکانی بە تەواوی ڕادەست نەکات هیچ پارەیەک دێ لە بەغداوە جگەلەوەی کە ئێستا هیچ پارەیەک بۆ حکوومەتی هەرێم نایەت بەڵام ڕەنگە حکوومەتی ئیتیحادی لەبەرەوەی فەرمانبەران داوا لە وەزارات بکە کە داتا و بەیاناتی بنێ وەزارات نایداتێ داوا لە مدیریاتی عام بکە داوا لە پارێزگاکان بکە ضرورە
پارێزگای سلێمانی ئەوانەی بەرپرسن لە پارێزگای سلێمانی ئەوانەی مەسئولیەتی خەڵکی سلێمانیان هەیە کە یەکێتی نیشتیمانیە لەم زۆنگە بیر لەوە بکاتەوە چیتر چونکە من ویستمەوە پرسیارە بکەم بەڕواندرێ ئەوە بکرێ زۆر لە ناو موازنە مەگەر یەکێتی نیشتیمانی بەڵام وتیان ئەگەر داهات دابەش نەکرا و مەرجیتیا ئەوەتان هین ئەخریت پارێک نەهاتوە وەختە وتیان ئەگەر پارە هات ناعەدالەتی تیا بوو لە هەولێرەوە ئەو وەختە سلێمانی ئەتوانێت فەقەرەکان وا لێ کرد ئەگینان نەخێر ئەو فەقەرەیە بەو شێوەیە بوو کە سلێمانی ئامادەیە داهاتە اتحادیەکانی خۆی ڕادەست بکات بەمەرج جێبوجێ بۆ بێت و ئەوە لە 2021 ئەمە فەقەرەیەکمان پرسیارەکەم ڕەنگ ئەوبستمەوە پرسیارە بکەم پرسیارەکەشم ڕەنگە بۆنێکی لێبێ ڕەنگە جەنابەت تێی بگەی بینەریش توانێ مسل ئەو دەستە بخوێنێتەوە ئەتواندرێ ئەوە بکرێ ئەگەر نێتێکی ئاوا بەتاکید ئەوانەی بەرپرسن کە یەکێتی نیشتیمانیە لە پارێزگای سلێمانی بەرپرسە لەو فەرمانبەرانەی لەسەر جادەن بەرپرسە لەو مامۆسایانەی کە ئێستا بایکۆتیان کردووە کە جێگەی دەستخۆشیە ئەوە یەکەم بزوتنەوەی بێلایەنی خۆڕسکە کە داوای مافی خۆیەکە بە شێوەیەکی سلمی بۆیە من پێم سەیرە حکوومەتی هەرێم پێم سەیرە هەندێک کەسایەتی پێم سەیرە بە ناوی بەرژەوەندی باڵای میلەت داواکەن لە مامۆستایەکی قوربەسەر بڕوا دەوام بکە کە پارە لە باخەڵیانێ کە 3 مانگە و 4 مانگە تۆ موچەت نەداوتێ کە ئەو پەڕی بەڕاستی شەرمەزاریە داوا لە فەرمانبەرێ بکەیت کە پارەی نادێتی بڵێ تۆ بڕۆ بتەوەلی شعراویت بۆ باس بکەم باش ئەڵێ هەر کەسایەتێکی ئاینی هەر مامۆستایەکی ئاینی ئەگەر هانی هەژارانی دا لەوەی دان بە خۆیان نابگرن لەسەر برسێتی ئەوە بزانە یەکێکە لە چەتەکان لە بەرگی دووەرێک هەر کەسێکی پێگەیەکی کۆمەڵایەتی هەیە داوای خۆڕاگری و ئارامگرتن لەو مامۆسا و فەرمانبەرانە بکە کە موچیان نیە بڵێ خۆڕاگر بن لە بەرامبەر ئەم برسێتیە ئێوە داوامی خۆتان بکەن گوێمە دەنەوێ ئەوە بەشێکە لەو چەتانەی کە قوتی ئەویان بڕیوە باشە ئەوە سەرۆکی لیژنەی فتوواڵێ کاتێک وەڵامیان داوەکڵێ نێمە هیچ فتوایکی وامان نەدا وتیان بەڵێ بەلای ئەوانە شتێکیان بڵام وەڵامیان داوەکە ئەگەر دابێتیان ئەگەر ئەو فتوایان دابێت بە هەڵاچوون ئەوانە بەشێکن لەو سیستەمە چاوسێنەرەی کە فەرمانبەران ئەوانە بوونەتە بەشێک لە زاڵموستەمکان چونکە قورئانە فەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار ڕکوون مەکەن مەیلتان نەبێ بۆیان نەک مەیل ئەوان پشتگیری دەسەڵاتێکی ستەمکارەکەن پشتگیری دەسەڵاتێکی گەندەڵەکەن لەبەرەوەی ئەوان بوونەتە بەشێک لە زاڵ مامۆستا ئەگەر پرسیارەکە هەر بێمەوە سەر مەسەلەی ئەو سلێمانی ئەتوانێت بە خۆی داوا بکە لەو حاڵەتەیە قسەیەک هەیە ترسێک هەیە مەسەلەن ڕەنگە لە حاڵەتی بیرکردنەوە لە شتێکی ئەوهایە کە بڵێت هەرم تێک ئیدارەی دروست قەزەیەکی دەستوری ئەخ دوو ئیدارەی ئێستا هەیە کاکزانە قەت یەک ئیدارەی نەبووە یعنی ئەوە خۆڵکردنە چاوی خەڵکە ترسێکەیە کە بڵێن کاکە ئەمە بە حەیاتی لە هەرێمی کوردستانە لە 92 هەتا وەکو ئێستا زۆر دەگمەن یەک ئیدارەی هەبووە ئێستاشی لەگەڵا بێ دوو ئیدارەیە بەڕێز قوبات تاڵبانی سەرۆکی حکوومەتی زۆنی سلێمانی و هەڵەبجێ بەڕێز مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەولێر و دووەکو بەشەکەی ترێت ئەڵێن ئەگەر ئەمەوە بێ ئەعلانێکی ئاشکرایە و دوای گلەیدانی ناوێ وەکو ڕۆژی ڕووناک دیارە کە ئەم هەرێمە دوو ئیدارەیە ئیعلامی ناوێ کە دوو زۆنی جیاوازن دوو قەراری جیاوازن دوو بیرروڕای جیاوازن دوو بۆچوونی جیاوازن دوو دەسەڵاتی جیاوازن هەر یەکان بە شێوەیەک حکمی منطقی خۆیەک دەسەڵاتی پۆلیسێکی نییە لەو دیوی دێگەڵەوە کاک مەسعود دەسەڵاتی پۆلیسێکی نییە لەم دیوی دێگەڵەوە باش کاتار کەسەشیان بەرپرسن لە دابینکردنی هەر کەسەشیان بەرپرسن لە دابینکردنی قوتی خەڵک ئەوە لەسرت ناکەوێت سبەینێ مدیر عامەکانت ڕابسپێری قایمە و بەیاناتێکی تەواو بە خانەنشین و بدەیت و بڵێ کاکەم زاناگیان ئەوانەی کە لە مەجلیسی حکم بوون بەرپرسی یەکەمی ئەم حیزبانن کە لە هەرێمی کوردستانن نەمە بەستم ئەوەنە پەلەمەکە ئەوانەی کە پەرلەمانتار بوون قیادە و مەکتەب سیاسی ئەم حیزبانە بوون ئەوانەی کەوا تاگاتە مستەوای من کە سەرکردایەتی حیزبێکم زۆربەی زۆر ماموچەمان لە بەغدایە بۆ کیانی هەرێم لە کەدار نەبووە بۆ هەڵنەوە شاوەتەوە ئێستا بۆ مامۆسایەکی قوربەسەر موچە وەرگێ مامۆستا من لەو متەڵەقە و پرسیارەکەم ڕەنگە یەکێتی ترسی لەو بابەتە بێ ئێوە مجموعەیەک بوون کە داواتان نەکرد هەرێم نەوت دابەشی ڕادستی بەغدا بکە بۆی موچە لە بەغداوە بێ بە دنیایەک عراقچێتی وشت تەخوینیان کرد یەکێتیش مەسەلەن لەوە ئەترسێ حملەیەکی ئەعلامی لەسەر بکرێ لە مەسەلەی ئەوەی کە بڵێن یەکێتی لە 16 ئۆکتۆبەر نەترسا ضرورە لەمەش نەترسێ
یەکێتی لەگەڵ خەڵکا بێ یا لەگەڵ پشتی دەسەڵاتی خۆی یەکێتی لە بینی ئەم دوو ڕیانایە لەگەڵ خەڵکایە ئەبێ بی لەوە کاتۆ چۆن قوت بۆ خەڵک دابێکە اینجا یەکێتی ئیقرارەکە بەوەی بەشێکین لە حکوومەتی اتحادی ئەمە محافظەیەکە قوڵای استراتیجی هەرێم قوڵای استراتیژی هەرێمە کەواتە چۆن بەرپرسەکان و هەندێک لە قیاداتی یەکێتی و هەندێک لە پەرلەمانتارەکانیان موچەکانیان لە بەغدایە زۆر بە ئاسانی با فەرمانبەرەکانی موچەکانیان لە بەغدا بێ هیچ ئیشکالێک دروست نابێ نە هەرێم هەڵەوەشێتەوە نە سیادەی هەرێم لە کەدارە بێ نە ئەوەی کە باسەکرێ دەسەڵاتی کوردی لە کەدارە ئەگەر بە هەموو لایەک فشارێک بکرێت کە حکوومەت بەیاناتەکانی تەسلیم کە حکوومەت بەیانات تەسلیم ناکات لەبەرەوەی دەسەڵاتی خۆی لە دەسەدا دەسەڵاتی خۆی لە دەسەدا هەموو ئەو قەزیانەی لا کەشفە بێ کە چەند گەندەڵی و چەند خەڵکی چەند خەڵکی کوردستان کە لە ئێستا لە ئەوروپان و موچە وەرەگرن سبحان الله مامۆستا هەمیشە چوومە لە ئەخیری بەرنامەکانە وەسەل ئەم ساڵ ساڵێکی وشکە بێ یان ساڵێکی باشە بێ بۆ ئەم ساڵ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ساڵێکی وشکە بێ بەوەی ئەو قەرزانەی ساڵی 2023 وەریگرتووە ئیزافەتەن بۆ ئەو قەرزانەی پێشتر لای بووە هەمووی لە چوارچەوەی موازنە ئیلزام یەکەن بەوەی کە ئەبێ بیداتەوە کەواتە حتا ئەگەر لە چوارچەوەی بوجەشا دانرێ ڕقەمێک بۆ هەرێمی کوردستان ئەو قەرزانەی لێ دەرەکرێت بۆیە لە باشترین حاڵەتە ئەگەر بەغدا موچە نەدا تەنها 6 موچە وەرەگیرێ بەو شێوەیە ئەگەر بەغدا موچە نەدا بەڵام موچە بدا 12 وەرەگیرێ بە مەرجێ داتا و بەیاناتی فعلی و صحیحی بدرێتێ ئەو ڕێگەی سێمەشەیە کە حکوومەتێرم چاویلێتی مەسەن 600 بنێرێ و بە داهاتی ناو خۆ تەکمیلێک ئەمە چێتە بڕوان ناکەم حکوومەتی اتحادی ئەوەندە قەرز بە قەرزارێک کە قەرز ناداتەوە قەرز کوێر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی لە قوڵی پێشێن جوبەی نوێنەرانی عێراق سپاس مامۆستا بینەرانی خۆشەوی سەوڵماندا لەو بەرنامەی پانۆرامادا لە ڕێگەی مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید بەرچاو ڕوونیەکتان بدەینێ لەسەر ئەوەی کە نەخشەڕێی ئەم ساڵی موچەخۆرانی هەرێمی کوردستان چۆنە بێت بە هیوایەوەین کە ئینشاءڵڵا دۆخەکە بەرەو ئارامی و باشی بڕوا و وەکو هەمیشە وتومان ئینشاءڵڵا ئێمەش ئێمەش لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەش کردن هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان